اگر تو نزانی زیروانی سر چه وزارت و یب خم نکوه چون که سروک دسته یا مافی مروویل هرم و کردستان جی نزانید. زیروانین وزارتی پیشبرگه که وزارتی پیشبرگه برای زیروانی وزارت باش با وزارتی ناوخوابی باش ببوره اد کنگره که روزنامه وانی دا کلدهی و مهب روچوی سروک دسته یا مافی مرووی گوت که سوکار مامستا بدل بروارید گل پاریزری وی مامستا بدل دید یود گل آخفتینه باسی امانه دو کرد لأول روزه و دسته آگاداره و پیوندیشون کردووە بە برای مامۆستا بەدەر و ئێمە ئاگادار بووین کە محکەمە ئازادی کرد بەڵام دیار بوو ئاسایش داوایەکی تریشی لەسەر بوو و نەیان دەزانی لەکوێیە من پێیان وتومە پاش ئەوەی پەیوەندیم کردووە لە هێرێ چەند لایەنەک وتومە کاسەکە ئەوە تا لە هەولێرە و فەرمونون وەرن بیبینن و ئەوەی خێزانەکەشی و پارێزەرەکەشی و ئەگەر نەیان هێشت من لەگەڵتانیە چون و بینیتیان و قسەشیان کردی و پارێزەریشی بینی و ژنەکەشی چون بینیوانە لی پارێزەرên مامۆستا بدل بەرواری ڕەتکەن کووانیان کەسوکارên wî مامۆستا بدل دید بیر بەلکو کەسوکارên wî بتنê carekê li dihûkê ew dîtiye ku li wî demî li zîndana zirka bû. Lê piştî hatiye veguhastin bi asayişa giştî li Hewlêrê ev tinê carekê bi telefonê û bi mawê sê xuleka مامۆستا بدل گل خێزana xwe axiftiye. تاکە جهتێک و هەتانوکە نە پەیوەندی مەکری سەر کێسێ مامۆستا بەدەلی نە ژیاگەداری ئەمە وانژی هەماهەنگی ئەمە گەلێکەی سەرۆکێ دەستا مافی مرۆڤی هەرێما کوردستانەیە هیچ ڕاستیەکیش بۆ لە دواناوی نینە دواخیانیاوی نەمە دیتیە نە پەیوەندی بوومەوە هاتێکین وەکو پارێزەرت مامۆستا بەدەل بەروەری نەژی مەسەرەدان کردی و نەژی ئەمزانن دمایی جار پشتی هاتی ئازادکردن سەرچە هاتی ئازادکردن و مەزنترینە پشیلکاریە دەرحەق مامۆستا بەدەل بەروەری ژیاوە و جێک دادگەهکردنەوەی ئەگەر هات و تۆهمەتێکە بدهۆکە هەولێر نینە دووبارەتکەم هیچ ڕاستی بوو دەخوێنە سەرۆکی دەستا مافی مرۆڤی نە هەتانوکەژ هیچ نەن سەر کەیسێ مامۆستا بەدەل بەروەری بەلکو کەیسێن دیên پشیلکاریە لێ دەڤەرێ هیچ جارێکی سەرۆکی دەستەی نە پەیوەندی مەکریە و نەمە هیچ هەماهەنگیەکیش گەلمەدا هەیە. گوتنên serokê desteya mafê mirovî li Herêma Kurdistanê bi çendê selmînin ku navbirî ageşrewşa mafê mirovî li Herêma Kurdistanê nîne. Yan jî wesaferman lê hatiye kirin û pirengekê dîr ji jîwarî û berjewendiya desthilatê de bi hatiye nivîsîn û bi tinê ew dê bû dezgehên ragihandinê bêjît. Ev çende jî serbexweyiya desteya mafê mirovî li Herêma Kurdistanê tê xîte li jêr pirsyarê. Amed Birîfkanî, Kenalê Osmaniyê Peyam, Duhok.